چەتە و مافیا و گەلفرۆشن دەڵێن نانە ئەوان مادوون بۆ نانی گەل تێدەگۆشن من دەڵێم لە بری شەراب ئەوان گەلی خوێنی گەل دەنۆشن لێم پەس دەبن کۆی لەو دەربار ئەوانەی دایمە لە کۆشن بە تێبگەن هەتا ئێوە مەڕن کەل لە بۆشن ئەوان چاتر دەستیان ڕادێ چاتر خوێنی ئەو گەلە دەدۆشن بە کورتی تەنیا دەستخۆشی لە ئێوە ئەکەم پێتان ئەڵێم ئێوە چالاکوانی دلێرن خاوەن ئیرادەن کە لێرن ئێوە ئەو گەنجانن کە دەنگی ئازادیتان هەمیشە بەرزە کەس ناتوانێت ئێوە بێدەنگ بکا لێرە چونکە ئێوە لە وڵاتێکی ئازادن ئێرەش کوردستان نییە مەسرور و پاڤڵەشێت و قوبات و هاودەستەوە ئەوانەی کە لەگەڵیانان سەرکوتتان کرد وەکەی شێروانی و هاوڕێکانی دەنگی نەبەز و ئازاد هەرگیز داناکەوێ ئێمە دەنگمان دلێرە ئێمە داکۆکین ئێمە لێرەین بۆ ئەوەی دەنگی خۆمان بە هەموو دنیا بگەنین نەک بەس کوردستان ئێمە زوڵممان لێکرێ ئێمە ڕۆژنامەیانین چالاکوانین جوانترین قودوای گەلین بەڵام لەلایەن یەکێتی و پارتی و ئەوانەکەیان بینن ئێمە سوکاتیمان پێکرێ ئەکوژین قبوڵی مەکەن بە دڵ و بە گیان لەگەڵ ئەم ڕێکخراوە بن چونکە ئێمە دەنگمان ئازادە و بەرزە والله دڵنیاتانەکەمەوە هەمیشە بە ئەهلی کوردستان ئەڵێم ئەگەر لەوێ ئەوان سەرکوت بکرێن ئێمە بە ئیمێڵکردن بۆ ئەندام پەرلەمانەکان بە چالاکی و کارە زۆرەکانمان هەمیشە دەنگمان درێرە ئێوە جێگەی دەستخۆشین ئێوە شانازی ملەتی کوردن ئێستا دڵنیاتانەکەمەوە ئێوە شانازی ملەتی کوردن تکایە مەبدەئی ئەم ڕێکخراوە بگرن چونکە ئەم ڕێکخراوە کاری گەورەی کردووە ئێمە هۆشیاریمان دروست کردە لە بەریتانیاوە خەڵکی کوردستانیش دەستخۆشیمان لێکا ئەگەر ئەوان لەبەر زۆر و جەور و ستەمی یەکێتی و پارتی نارن قسەکەن ئەوە ببێدەنن ئێوە بێدەنگن بێدەنگین ئێمە دەنگمان دلێرە هەر بژی داکۆک هەر بژی چالاکوەران لە کوردستان لە عێراق لە هەموو دنیا هەر بژی بەناوی خوای گەورە میهرەبان بەداخەوە جارێکی تر کێشە و گرفتی ڕۆژنامە نووسان بۆ سەردێڕی بابەتەکانمان لە یادی ڕۆژنامەگەری کوردیدا پرسی ڕۆژنامە نووسان وەک باڵاترین پێوەری ئەخلاقی بەنمونە شێروانی کە هەمومان تێدا بەرپرسی چونکە مێژووی نووسین لە نیشتیمانەدا هەمیشە بە خوێن و قوربانیدان نووسراوەتەوە هەرگیز کارێکی ئاسان نەبووە کە مرۆڤ لە نێوان بێدەنگی و هەڵوێستا دووەمیان هەڵبژێرێت شێروانی لە ئێستادا تەنها ناوێکی ناو ڕووداوەکان نییە بەڵکو ئەو گەوهرە بە جێماوەی ڕاستگۆیەیە کە لە نێوان تەمومژی سیاسەتدا درەوشاوەی خۆی پاراستووە ئەو کاتەی پێنووس دەبێتە قەڵغان بۆ بەرگریکردن لە ماف خوراوان و دەبێتە زمان بۆ بێدەنگەکان ئیتر زندان نابێتە کۆتایی ڕێگا بەڵکو دەبێتە سەرەتایەک بۆ ناسینی ئەو ئیرادە پۆڵاییەی کە هیچ دیوارێک ناتوانێت گەمارەی بدات ئەم یادە تەنیا بۆ گێڕانەوەی یادەوەریەکانی ڕابردوو نییە بەڵکو تێڕامانە لەو برینە زیندوانەی کە ئێستا لە جەستەی ئازادی ئێمەدا دەکوڵێن و پێمان دەڵێن کە ڕێگەی گەیاندنی پەیام هێشتا پڕە لە کێڵگەی مین و قوربانیدان ئەرکی ئەخلاقی من وەک چالاکوانێک ئەوەیە کە نەهێڵین تەنیایی زیندان ببێتە چارە نووسیان چونکە بێدەنگی بوونی ئێمە لە ئێستادا لە ئاست ئەو چارە نووسە و ئەو چەوساندنەوەی ڕۆژنامە نووسان واتای بەشداریکردنە لەو پرۆسەیە بەڵام ئێستا خۆشحاڵم کە دەبینم چالاکوانان بەردەوام ئامادەیان هەیە سڵاو بۆ ئەو ئیرادەیەی کە لە ناو تاریکی زیندانەکاندا مۆمێکی بۆ سبەینەی ئازادی داگیرساندووە
سپاس بارزانی و تاڵەبانی مامۆستان لە تاڵانی مامۆستان لە تاڵانی هەرچی هەیە لەو شارە هەرچی هەیە لەو شارە پەیامێکی بەتاڵە پەیامێکی بەتاڵە کە کاڵی فیتنە و فەساد کەناڵی فیتنە و فەساد ئاریخان و دادەقوبەت ئاریخان و دادەقوبەت دست دەکەن بە پاڵەوان پاڵەوانیش بۆ زیندان پاڵەوانیش بۆ زیندان ئازادی گاڵتەی سەدە تۆ سەیری ئەم فەزاحەتە ڕۆژنامەنووسە زیندانن مەسرور و پافێڵ بە کورتانن مەسرور و بازەڵە کورتانن کچە مۆدێل لە شاشە جی کلاسیش بەلاشە کەوتۆتە دەستی شەیتان نەما حەیا و حولمەتیان مەسرور بکوژی سەردەشت حەزیەتی بچێ بۆ بەهەشت خولەی بکوژی کاوە خولەی بکوژی کاوە وا لە سەنگا وەستاوە وا لە سەنگا وەستاوە وتاری چالاکوانێکی تووڕە ئەندامانی دڵسۆزی ڕێکخراوی داکۆک هەی ئازادی خوازان هاو نیشتیمانیانی بەجێماوی نیشتیمان ئێمڕۆ ڕۆژی ڕۆژنامەگەری نییە ئێمڕۆ ڕۆژی ڕسواکردنی ئەو جەلادانەیە کە قەڵەمەیان لە سێدارە داوە ئێمە لێرە کۆ نەبووینەتەوە بۆ یادکردنەوەی مێژوو بەڵکو لێرەین بۆ تەقاندنەوەی ئەو بێدەنگیەی کە دەسەڵاتی بنەماڵە دەیەوێت بەسەرمانە بیسەپێنێت 128 ساڵ مێژووی ڕۆژنامەگەریمان ئیمڕۆ لە ژێر چەکمەی دەسەڵاتێکی ترسنۆکدا پان دەکرێتەوە دەسەڵاتێک کە ئەوەندە زەلیل بووە تا قەوشەیەکی حەق لەرزە دەخاتە سەر کورسیەکەی ئەوانەی لە هەولێر و سلێمانی بە ناوی نیشتیمانەوە بازرگانی بە خوێنی گەنجانەوە دەکەن باش بزانن زیندانەکانتان ناتوانن ڕاستی بشارنەوە ئێمە لەم مەیدانەوە بەو تیرۆرستە سپیانە دەڵێن کە لە ناو کۆشکەکاندان ئێوە نەک هەر دوژمنی ڕۆژنامەنووسانن بەڵکو دوژمنی مرۆڤایەتی و ئازادین و هەر سێبەرێک بە دوای ڕۆژنامەنووسێکەوەیە هەر زنجیرێک کە لە دەستی جالاکوانێکدایە پەڵەیەکی ڕەشە بە نێوچەوانی ئێوەوە کە هەتایە لێی نابێتەوە ئێمە لێرە لە بەریتانیا نابینە تەماشاچی ئێمە دەبینە ئەو قیژە و هاوارەی کە خەو لە چاوی ستەمکارانە دەسڕێنێت تا ئەو ڕۆژەی قەڵەم لە کوردستان ئازاد نەبێت ئێوە لێرە شوێنێکی ئەم جیهانەدا ڕنگ و ڕووی ئاسوودەیی نابینن ئامادەبوانی بەڕێز دەنجی ئازادی ئەمڕۆ لە یادی 128مین ساڵەی ڕۆژنامەگەری کوردیدا پەیامی ئێمە زۆر ڕوونا ئەو ڕێگەیەی مقداد مەدحەت بەدرخان دەستی پێکرد بە زیندانی پارتی و یەکێتی و تیرۆری یەکێتی کۆتایی هات شەرمەزارە بۆ دەسەڵاتێک کە لە بادینان ڕۆژنامەنووس ڕاپێچی کونجی زیندان دەکات و لە سلێمانیش بە دەنجی و لە سلێمانیش بە تیرۆر دەنجانکرد بکات ئێمە لێرەین تا بڵێین کوردستان ملکی هیچ کەسێک نییە ملکی هیچ حیزبێک نییە و قەڵەمی ئازادی نە بە بوارە دەستەمۆ دەکرێ و نە بە تۆقاندن دەشکێت داوا دەکەیت دەستی حیزب و میلیشیاکان لە گەڕووی میدیا دامەزراوەکانی کوردستان هەڵبژێرێت چیتر ڕێگە نادەین چاواشەکاری میدیا سێبەری سانسۆری حیزبی ڕاستیەکانمان لێ بشارێتەوە لە کۆتاییدا دەڵێن سڵاو بۆ ڕۆژنامەنووسە ئازاکان سەرشۆڕی بۆ بکوژانی ڕۆژنامەنووسان بژی ئازادی بژی دەنجی ڕاستی
زۆر سپاس. لەمەوبەر کوردستان چرای ئازادی هەڵکرد. ئەمڕۆ دەسەڵاتدارانی هەرێم ئەو چرایە دەکژێننەوە. ڕۆژنامەنووسان زیندانی دەکەن لە خەباتی ڕزگاریەوە بۆ زیندانەکانی دەسەڵات. ئایا ئەمە مێژووی ئێمەیە؟ شەرمەزار بن دەسەڵاتدارانی هەرێم. سانسۆر، داخستنی میدیا، دەستگیرکردن، تۆقاندن و تیرۆکردنی ڕۆژنامەنووسان سیاسەتی نەگۆڕی ئەم حکومڕانیەیە. خوێنی شەهیدانی قەڵەم وەک سەردەژ عوسمان و کاوەگەرمیانی بەڵگەی زیندوی ئەم تاوانانن. کاتێک هاوڵاتیان دەترسن قسە بکەن کۆمەلگا دەمرێت. ئێمە ئەمە قبول ناکەین. دەست بەجێ کۆتایی بەم پێشەلکاریانە بهێنن. با یادی 128 ساڵەی ڕۆژنامەی کوردستان ببێتە دەستپێکێک بۆ ڕاپەڕینێکی نوێ. با دەنگی ئێمە ببێتە گۆچانێک لە چاوی ستەمکاران. لە کۆتاییدا دەڵێم بژی ئازادی، بژی ڕۆژنامەگەری ئازاد. ئێمە لێرە نین بۆ ترس، ئێمە لێرەین بۆ ڕاستی. کاتێک ڕۆژنامەوان ڕێگیری لێ دەکرێت، کاتێک میدیا دەبیسترێ، کاتێک دەنگی گەل دەکوژێتەوە، ئەوە نیشانەیەکی ڕوونە دیموکراسی لە مەترسیایە. لە کوردستان و عێراق هەوڵ دەدرێت ڕاستی بشادرێتەوە، دەنگی خەڵک بسڕێتەوە. بەڵام ئێمە لێرەین بۆ ئەوەی بڵێن ناتوانن دەنگمان بسرن و ناتوانن ڕاستی بشارنەوە. ئەگەر هەتا خەڵکی سڤیلیش ئازاد نەبێەوە هیچ کەسێک ئازاد نییە. ئازادی ڕۆژنامەوانی مافە، ئازادی ڕادەربرین مافە. ئەم مافانە ناگیرێن بارەش و ترس. ئازادی تاوان نییە، دەنگدان مافە. ئێمە بێدەنگ نابین، ئێمە دەنگمان بەرز دەکەین هەتا ئەو کاتەی ئازادی بەدەست دێت. ڕۆژنامەنووسان ڕێکخراوی داگۆک یادی ڕۆژنامەگەری کوردی بەرز ڕادەگرین لە ڕۆژی ڕۆژنامەگریدا جەقت لەسەر بەجێگرتنی یاساکانی پەیوەندیدار بە بەکارهێنانی ڕۆژنامەگری ڕاگررتنی پێشەلکاریەکانی بەرامبەر ڕۆژنامەنووسان دەکرێت. ڕۆژی 22 ساڵ بەسەر دەرچوونی ڕۆژنامەگەری کوردیدا کە لە ساڵی 1998 لەلایەن میدحات مەدحەت بەدرخانەوە دەرچووە. أيها الأحرار، نجتمع اليوم لإحياء ذكرى 128 عاما على صدور صحيفة كردستان، أول صحيفة في تاريخنا التي صدرت في القاهرة سنة 1998، ونبارك ميلاد صحافتنا الكردية الحرة. تلك المسيرة التي بدأناها بنضال التحرير فكيف لها أن تنتهي اليوم في زنازين السلطة المظلمة؟ إننا نقف أمامكم لنرفع أصواتنا عالية ضد تكميم الأفواه في أقليم كردستان، وضد رقابة جائرة وإغلاق منابر الإعلام الحر المستقبل. نند بأشد العبارات وبحملات الاعتقال وترهيب أصحاب الأقلام، ونستنكر بشدة جرائم الاغتيال وزرع الخوف وممنه من قلوب المواطنين. نتساءل معا أيها الحرية التعبير التي ناضل وضحى من أجلها أجدادنا الشرفاء. لقد حاولت السلطات وسائل الإعلام ومنصات التواصل الاجتماعي إلى ساحات لقمع الأقصاء ونشر الرعب، لكننا ومن هذا الميدان نؤكد أننا نرضع لسياسة التخويف، ولن نتنازل عن حقوقنا المشروع في التعبير. فالكلمة الحرة لا تمحي بالرصاص، وصوت الحقيقة يظل عالي ومسموعا رغم كل القيود. من هنا نطلقها الضرخة المدوية دفاعا عن الحق والحرية والتفكير. عاشت الإرادة، الصحافة الحرة والحرية التعبير عن الرأي في كردستان. ما ئەمڕۆ لێرە کۆبوونێتەوە بۆ یادکردنەوەی 128 ساڵەی ڕۆژنامەنووسی کوردی، بەڵام لەگەڵ ئەوەشدا بۆ ئەوەی دەنجی ڕاست بەرز بکەین، چونکە ڕۆژنامەنووسی تەنها پیشەیەک نییە بەڵکو دەنجی خەڵکە. ئەو دەنگەی کە دەبێت ڕاستی بڵێت هەتا ئەگەر قورس بێت. بەداخەوە ئەمڕۆ لە کوردستان ئەم دەنگە بە ئاسانی ناتوانی بێت. میدیا سەربەخۆکان دادەخرێن، ڕۆژنامەنووسان دەستگیر دەکرێن، زۆر کەس بەهۆی ترس ناتوانێت بە ئازادی قسە بکەن. کاتێک قەڵەم دەخرێتە خوار ئەوە تەنها نووسراوەکە، ئەوە دەنجی کۆمەلگایە کە دەخرێتە زنجیر. ئێمە لێرەین بۆ ئەوەی بەڕوونی بڵێین
ئازادی ڕاگەیاندن مافێکی بنەڕەتیە هیچ دەسەڵاتێک ناتوانێت ئەم مافە لە خەڵک بسەنێتەوە ئەم ناڕەزایەتی خۆمان دەردەبڕین لە سانسۆر لە داخستنی میدیا و لە دەستگیرکردن و ترساندنی ڕۆژنامەنووسان داواکارین بە ڕەهاکردنی هەموو ئەوانەی کە بەهۆی قەڵەم و وشەیان دەست بەسەر کراون بۆ پاراستنی ئازادی ڕادەربڕین بۆ هەموو هاوڵاتیان زۆر کۆیلەی 8 ملیۆن دۆلار سەری ڕەش و دەباشان میلەتیان کرد سەرگەردان بەدەم کورد و بەدڵ جەش کوانێ داهات و مەعاش کۆیلەی ئەنقەرە و تاران خوێن مژەکەی هەژاران زۆر سپاس. Dakok arkadaşlarına biz bu buradan yığışmışız. Bu yazarların yüzünden zulüm edenler ki aile partiden Taliban'ın ailesiler herkese bu yazarın üzerine gazeteciler, sahafat, özgürlük siyasi yetiştirmeye herkesi zindana atmışlar, korkutmuşlar. Biz de burada durmuşuz onların karşısına. Herkese selam olsun, sağ olun. 128 ساڵە 128 ساڵە قەڵەمی کورد ئازادە قەڵەمی کورد ئازادە نە بە سانسۆر نە بە گرتن نە بە سانسۆر نە بە گرتن دەنگی ڕاستی کەم نابێ دەنگی ڕاستی کەم نابێ شەرمەزاری بۆ دەسەڵات شەرمەزاری بۆ دەسەڵات بۆ تۆقاندنی میلەت بۆ تۆقاندنی میلەت یان ئازادی و سەربەستی یا ئازادی سەربەستی یان زیندان و سەربەرزی یا زیندان و سەربەرزی